کوڕەکان ڕێز و حورمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک بەدەم ڕێگاوە ئەمەوێ هەندێک قسەتان بۆ بکەم لەسەر ئەمەی کە مەکتەبی سیاسی بەسەرۆکایەتی مەسعود بارزانی کۆبۆتەوە ئێوێ بڕیارێ بدەن ڕاستیەکەی هەندبەتە ئەوە بڵاو بۆتەوە کە گوایە بڕیاریان داوە بایکۆتی هەڵبژاردنەکان کەن من هەتاوەکو ئێستا ڕاستیەکەی تایشید نیمدەوە چونکە هیچ بەیاننامەیەکی ڕسمی پارتیم نەبینیوە کە ئەو کارە بکات کەواتە هێشتا لەسەر ئەمە من قسە و باس ناکەم لە حەقیقەتە بەڵام ڕاستیەکەی ئەمێ ئەوە بە ئێوە بڵێم کە ئەگەر پارتی ئەمڕۆیش بڕیارێکی واش نەدا ئەوە دیسان بەو حاڵەوە کە پارتی تایە ناتوانێت بچێتە هەڵبژاردننی مانگی شەشەوە خۆشەویستانی من پارتی هەمیشە 11 کورسی دانراوی هەبووە بۆ خۆی یعنی بەر لەوەی بچێتە ناو هەڵبژاردنەکانەوە 11 مسۆگەری هەبووە لەبەرەوە پارتی ناچێتە ناو هەڵبژاردنێکەوە ئەگەر بزانێت لە 150 زائید 1 و 2 ناهێنێت ئەمە بۆ خۆی حەسیل مۆزوعەکەی و پارتیش لەسەر هەمان ئەو فەلسەفەیە کارەکا بە دێژایی مێژوو هەروایش کاری کردووە ئەگەر شۆڕشم پێ نەکرێ شۆڕشم پێ تێگەدرێ لەبەرەوە پارتی ئەگەر خۆی لە باشووری کوردستانە هەمەکارە نەبێ و ئەگەر خاوەن بڕیار نەبێ ئەگەر هێزی یەکەم نەبێ ئەگەر هەموو شتێک نەبێ ئەوە ئەو هەرێمی کوردستانە کە هەیە هەر هەمووی با بڕاتە ئەو لاوە هیچ کێشەی نییە یعنی ئەمە قسەی یەکەم جارم نییە کە من بە خەڵکی ئەڵێم ئەمە فەرهەنگی و عەقڵیەتی بنەماڵەی بارزانیە بنەماڵەی بارزانی هەرێمێکیانەوێ کە خۆیان حاکم و سەرداری بن ئەگەر خۆیان حاکم و سەرداری نەبن ئەو هەرێمیان ناوێت لە ڕاستیە ئەمە قسەیەکە کە هەر کەس لە کوردستانە ئەبێ لە ناو مێشکی خۆیان سەبتی بکە و ئەبێ لەوە دڵنیا بێ لە ڕاستیە بۆیە بە درێژایی مێژوو بنەماڵەی بارزانیەوە کاریان کردووە تورکیا هێنێ شەڕی ناوخۆەکە قەید و بەندەکە 1001 شتەکە بۆ ئەوەی کە خۆی هێزی یەکەم و هێزی بڕیار دەربێ لە باشووری کوردستان یعنی ئەو با بڵێن کەلتوری بنەماڵی بارزانی عەقڵیەتی بنەماڵی بارزانی ئەوە یەکەم هەرێمێکیانەوێ کە خۆیان حاکمی بن خۆیان ئەمیری بن باشە حکوومەتێکی کوردیانەوێ کە خۆیان مەلیشی بن کوردستانێکی ئازادیان ئەوێ کە خۆیان خاوەنی بن بە ڕزگاریەکی کوردیان ئەوێ کە خۆیان حاکم و سەردار و هەموو شتەکانی بن لەمە بەدەر نایەنەوێ ئەمە قسەی قۆڕە ئەگەر کەسێک تاوەکو ئێسا بنەماڵی بارزانی نەناسیوە ئەبێت لە قسەکانی ئارا مەحموود تێبگا کە ئەمە عەقڵەتی بنەماڵی بارزانیە لەمە بەدەر شتێکی تر نییە باشە بە درێژایی مێژووی لە ساڵی 60ەکانەوە هەموو نەیارەکانی بنەماڵەی بارزانی خەڵکانی لاواز و هیچ لە باران نەبوو و لە واقعیشا درۆزن بوون یعنی عەقڵیەتێکی جیاوازتریان لە بنەماڵی بارزانی نەبووە بۆیە دوجار هەمویان ئەشنەوە ناو هەمانە و ئاخوڕی کە بنەماڵی بارزانی قەناعەتی پێێتی جەلال تاڵەبانی بۆ خۆی برای مەحموود بۆ خۆی نەوشام سەفا بۆ خۆی هەر هەمویان کادری پارتی بنەماڵەی بارزانی بوون ڕۆژە لە ڕۆژان قوتابی قوتابخانەکەی مەلا مستەفا بوون جەلال تاڵەبانی برای مەحموود سکرتێر و نازانم سەرکردایەتی پارتی بوون کاتی خۆی کاتیش کە جیابوونەتەوە لەبەر بەرژەوەندی تایبەت جیابوونەتەوە نەک لەبەرەوەی کە عەقڵیەتێکیان هەبێ کە جیاواز بێ لە عەقڵیەتی بنەماڵەی بارزانی بۆیە دوجار بۆ نمونە بە فاکت قسە بکەین جەلال تاڵەبانی هەمیشە دژایەتی بنەماڵەی بارزانیە کرد کە ئەمانە بنەماڵە چێتیەکەن خۆشی بنەماڵە چێتی کرد دوجار سەروەت و سامانی یەکێتی هەمووی دا بە کوڕەکانی یەکێتی هەمووی تەسیبی کوڕەکانی خۆی کرد نەوشام سەفا لە ئاخر و ئۆخری تەمەنیا بە ملیار دۆلاری ئەم گەلەی ئێمەی دزی یای بە کوڕەکانی خۆی گردەکەی یانێ کارگەی یانێ گۆڕانی یانێ هەمان عەقڵیەت بوو حەمەی حاجی مەحموود کە لە کۆمەڵەوە دەستی پێکردووە گوڵەخانەی هەیە ماڵە ئاوابێ لە بەرامبەر براکەی خۆیان و براکەی خۆی ویستی کولێتاوکە بوو بە کێشەیان و ئەو بوو کە بینیتان چونکە هەر خۆی ئەسڵی مەوزوعەکەیە باشە هەموو حیزبەکان هەر بە هەمان شکل حتا بزوتەوەی ئیسلامی ماڵی ئاوا بێ هینی ماڵی ئەم عیرفانێکیە هی ماڵی ئەوانە یعنی ئەمە یعنی حیزب لە باشووری کوردستانە بە بنەماڵە کراوە هەر لەبەر ئەوەی شەکە برای مەحمەد بەرامبەر بە بنەماڵی بارزانی ئەیدۆڕێنێ جەلال تاڵەبانی بەرامبەر بە بنەماڵی بارزانی ئەیدۆڕێنێ نەوشام سەفا بەرامبەر بە بنەماڵی بارزانی ئەیدۆڕێنێ بە ئیلاهی پاڤڵ و قوباتیش بەرامبەر بەوان ئەیدۆڕێنن لەبەرەوەی بنەماڵەی بارزانی بەم عەقڵە کارەکەن لەبەرەوەی ئەمە سەریکە یەکێتی لەلایەکەوە شەریکی پارتیە لەلایەکەوە دیفاع لە مامۆسایانەکە ئەمە دوانی هەمیشە ئاوا ئیشیان کردووە هەمیشە دووڕوو درۆزن بوون لەگەڵ خەڵک و لەگەڵ پەیامەکانی خۆیانە یعنی
ئەم یەکێتی کە ئێستا هەیە کە پاڤڵ و قوبا سەرۆکایەتیەکەن ناتوانن جیاوازتر لە هەمان عەقڵی بنەماڵەی بارزانی بیرکەنەوە. مام جلال هەروە بوو، نەوشیاو سەفا هەروە بوو، بە برای مەحمەد هەروە بوو، هەمویان لە یەکەچن. ئەمانە خۆشەویستان بە وەڵڵا هەرچی ئەحزاب لە باشووری کوردستاندا هەیە بە ئیسلامی و غێرە ئیسلامیەوە بە چەپ و من نازانم چیەوە هەمان عەقڵیان هەیە. ئەمە ڕاستیەکەیەتی. بۆیە بنەماڵەی بارزانی بەم حاڵەوە کە هەیە ناچێتە ناو هەڵبژاردنەوە. باشە چونکە لە 100% ئەزانێت کە ئەیدۆڕێنێ دۆڕاندن قبول ناکە. کاکە ساڵی 92 من گەنجێک بووم لە کوردستانە بووم، بنەماڵەی بارزانی شەڕی ناوخۆی بۆچی خوڵقاند؟ خۆمە لە خۆوە نەبووە کاکە، لەبەرەوەی ئەوێ حاکمی مطلق بێت. ئەو چەند ساڵە کە ئارامی لە کوردستانە هەبوو لەبەر ئەوە بوو کە جەلال تاڵەبانی هەرێمی کوردستانی تەسلیمی پارتی بنەماڵەی بارزانی کردبوو. خۆیان سەرۆکی هەرێم بوون، سەرۆکی حکوومەت بوون، چوزانم هەچی بڕیارە خۆیان بوو لە ناو لە دەرەوەی وڵاتە. تاڵەبانی تەنها تەسبیحاتێکی کرد لە بەغاو سەرۆک کۆماڵێ بوون، نوکتە و قسەی خۆشی گێڕایەوە. ئەمە ڕاستیەکەیە. لەبەرەوە ئەگەر ئەم ڕۆژ پارتی من نازانم هەتا ئەم دەقیقەیە بڕیارەکەی یاوە بەڕەسمییان نە، ئەزانم مناقەشە هەیە، ئەزانم ئەیانەوێ بایکۆتی هەڵبژاردنەکان کەن کە ئەگەر ئەم بایکۆتە بکات لە مێژووی پارتیە یەکەم جارێ بێ بایکۆتی هەڵبژاردنەکان بکە، لەبەرەوەی کە لە 100% دڵنیایە ئەیدۆڕێنێ بۆیە ئەو کارەکە لە ڕاستی. ئەوەیە پارتی ئەم هەلومەرجەی کە ئێستا هەیە لە باشووری کوردستانە بە گەلە کۆمەکی ئێزانێ، ئەڵێ دادگای فیدراڵیە، ئێرانە، یەکێتیە، حەشتی شەعبیە، فڵانە فڵانە گەلە کۆمەکیەکەن، ئاواکەن، ئەماکەن، بڕیارەکانی دادگای فیدراڵی قبوڵ نییە وەکو حیزبی بەعەز وایە، لەبەرەوە من ناشمە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە. ئەو کاتە چیە بێ؟ دادگای فیدراڵی مەسەلەن ئەڵێ بێ بچیت و ئەوواکرد بە شەرەف حساب دادگای فیدراڵیش ناکرد، ئەو لە ئارام حەوی بیستن. بەخوا بنەماڵەی بارزانی مەناعەتی نییە هەسێ تورکیا بهێنێ بۆ تێگەڵا بۆ ئەمانە بۆی دیفاعی لێ بکات. مەناعەتی نییە شەڕی ناوخۆ ساسکە تەنها بۆ ئەوەی کە خۆی هین بێ خۆی ئەوە بێ. ئەمە بنەماڵەی بارزانیە بە قوربانتان ئێوە نایناسن، لەبەرەوە خۆشەویستان. ئێمە بنەماڵەی بارزانی و عەقڵی بنەماڵەی بارزانی ئەناسین، بەڵام کێشەی ئێمە لەگەڵ نەیارەکانی بنەماڵەی بارزانیە. نەیارەکانی بنەماڵەی بارزانی خەڵکانێکن باگراوەندەکەیان هەمان عەقڵێتی پارتی و بنەماڵەی بارزانیە، بەڵام بە درۆ دژایەتی بنەماڵەی بارزانیەکەن. بۆیە هەمیشە بنەماڵەی بارزانی لە دوجارە گرەوەکە ئەباتەوە ئەمانەیە کە هەموو ئەیدۆڕێنن، هەمیشە هەروە بۆ بەڕاست. وەڵڵا خۆشەویستان بە کاک نەوشوام سەفام وت تەلەفۆنم بۆ کرد، نامەم بۆ نووسی، وتم کاکە مەچۆ بۆ لای مەسعود بارزانی لەبەرەوەی ئەمە بنەماڵەی بارزانی ئەمەیە ئەوەیە. هەسا ڕۆژ لەگەڵ پارتیا حکومەتی دروست کرد بۆ یەکێتی بخاتە ئەو لاوە بە تەواوەتی. لە دواییە کە پارتی سەرۆکی پەرلەمانی یوسف ئەوانی هەمووی دەرکرد، تەلەفۆنم بۆ کردەوە، وتم کاک نەوشوان دەبیتەوە پێوتی، وتی کاک مەسعود دوێ لەگەڵاکردن. وتم ئاخر کاک نەوشیوان معقول نییە تۆ لە شەسەکانەوە 150 لەگەڵ بنەماڵەی بارزانی نەرمەکەی تازە ئەڵێ مەسعود دوێ لەگەڵاکردن. مەسعود بارزانی درۆ لەگەڵ نەعوذوبیللا لەگەڵ خوای شەعەکە لە پێناوی بەرژەوەندی بنەماڵەکەی بە خۆیان کاکە. مەسعود بارزانی بنەماڵەی بارزانی هەموو کورد ئەفرۆشن لە پێناوی بادینانە، دوجار هەموو بادنان ئەفرۆشن لە پێناوی بارزانیەکانە، دوجار هەموو بارزانەکان ئەفرۆشن لەگەڵ بادینان و سۆران و هەورامی و دار و بەردا لە پێناوی فەقط بنەماڵەی بارزانیە. ئەمە هەیە عەقڵی بنەماڵەی بارزانی. ئەوەی کە بنەماڵەی بارزانی ناناسێ با بێت جۆ لە قسەی ئارام ئەحمەد بگرێ بۆ ئەوەی باش بیناسێ بەڕاستی. لەبەر ئەوە هەرچی بنەماڵەی بارزانی کە لەگای من هوڕیکە بەژەید هەڵبژاردنەکە هەمووی تاوانەکەی ئەگەڕێتەوە بۆ برای مەحمەد، بۆ جەلال تاڵەبانی، بۆ نەوشیوان مصەفا، بۆ پاڤڵ و بۆ قوبات کە ئەمانە لەگەڵ خوای خۆیانە، لەگەڵ فکری خۆیانە، لەگەڵ سیاسەتە، لەگەڵ کووردا، لەگەڵ نیشتیمانە درۆزن و ساختەچی بوون. هەمان عەقڵی پارتی و بنەماڵەی بارزانیان هەیە، بەس دژایەتیەکەن لە پێناوی ئەوەیە کە شەریکە دزی بنەماڵەی بارزانی بن کە بەیەکەوە بیخۆن، کە بەیەکەوە ئەوە ئەمە ڕاستیەکەیت. لەبەرەوە بەڕێی من ئەگەر ئەمڕۆژ بەیاننامەکەی پارتی دەرنەچێ، من پێم وانییە پارتی مانگی 6 بەشداری هەڵبژاردنەکان بکات، ڕەنگە دوای بخات بۆ دوای مانگی 11 بۆی تەمەنی کۆمیسیۆن تەواوە بێ لەو مسافەیە بڵێ فەرمووەرن هەڵبژاردنکەن. ئەو کاتەش ڕەنگە یەکێتی نێکایە ئەو نێکە کەواتە خۆی پارتی وایە بەخوا ئەو پارتیە بەیانی یەکێتی بڵێ من بایکۆتەکەم خۆی بەتەنیا ئەچی هەڵبژاردنەکەکە. ئەوە باشە ڕاستی خۆی ئەچی هەڵبژاردنەکەکە ئەڵێ دەرچوون بەیەکەم. ئەمان عەقڵی حیزبی بەعس و ئەو دیکتاتۆرانیان هێچاوە. عەزیزانی ئارام ئەحمەد، بەرحەڵ من خۆشەویستی و حرمەتم بۆ ئێوە هەیە، هەربیستم ئەو پەیامی خۆم بگەێنم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست
هیوادارم خۆ پێغەمبەر ئارام ئەحمەد ئێوە نەسەنێ بۆی ڕاستیەکانتان پێ بڵێ وەخوا ئێوەش لە ئارام ئەحمەد نەسێنێ بۆی گوێگر بن بەڵام ئەمە تێبگەن پاشە خوا دوو قسەمەوە بابیکەم ئەگەر جارێک ئەم هەژماری منە کاکە مەسعود بازانی عەزیزەکەی ئارام ئەحمەد هەژماری من یعنی ئەو پارەی کە لە بەغاوەیەت لە ساڵ 2030 برزم بۆ خۆتان 800 ملیاریەت بەناوی بانکێکتانەیە کە بانکەتان قەدەخەکراویشە بە نمونە تازە مەلەفەکەی کراوەتەوە کە لە گەندەڵیەوە ئاڵاوە بانکەکەتان پارەی بێتە سەر ئەوە ئەتانەوێت ئەگەر 800 ملیار بێت 300 بنزین 500 بن بۆ خەڵکە بەڵام ترسەکەی ئێوە لە چیە زیاتر ها لەبەر کوردایەتی و هەرێم و ئەمەش نییە بەخوا لەبەرەوەی ئەزانن کاکە ئاسایش خۆشەویستان تۆ سەری ئەم منتەقە بکەن ئاسایش پێشمەرگە پۆلیس کاکە مرور کاکە مۆسەفی دایرەکان کاکە خەڵک هەویەکەی خۆی لە گیرفان نابێت هەوێی بانکەکەی مانگانە لە بەغاوە موچەی خۆی بۆی داببەزێ کورە جر لێە بۆ یەکێتی و پارتی دەنگی پێدا یا بەگوێیەکە هەر جرتی بۆ لێیا بەڕاستی من ئاسایشێ بم پێشمەرگەیە بم پۆلیسێ بم مۆزەفێ بم ئەوە بم خانشینێک بم ئەگەر حکوومەتی بەغا مانگانە پارەکە بەسە حسابەکەم یەکێتی و پارتی کیە باوکم بە ئەڵڵا حسابی یەک قەلە باشکەن بۆ ناکرێەوە باشەوە ڕاستی بزان ئەوان لەمە ئەترسن کاکە چونکە چەندین ساڵە یەکێتی و پارتی نانی خەڵکیان بە بارمتە گرتووە ئەگەر خەڵکی کوردستان لە بەغاوە موچەکەی بۆ بێ یعنی یەکێتی و پارتی قیمەتیان نامێنێ کاکی ژیان خۆمەسە دەما ئەڕواکە مەحموود سەنگاوی ئەیوت ئێوە یەکێتین ئەبێ دەنگ بن بە یەکێتی ئێمە نانتانەینێ ئێمە موچەتانەینێ ئێستا ئەمەیان دەکەنگەرە هێنن ئەو کاتە ئەمە نایخوا بەڕاستی لەبەرەوە لەمە ئەترسن لە حەقیقەتە ترسیان لەمە هەیە چونکە تاوەکو ئێستا کاکە ئەمانە ئەم یەکێتی و پارتیە خەڵکیان بە سفرەکەیان ترساندووە خەڵکیان بە برسێتی ترساندووە خەڵکیان بە نان ترساندووە ئەڵێ پیاوم نەبیت نانە نایەبێ پارتی نەبی لە هەولێر نابێ نان بخۆی لە بادنان پارتی نەبی نابێ نان بخۆی لە سلێمانی تاخمی یەکێتی نابێ نان بخۆی ئێکە وەختێ حکومەت ئەم پارەیە باتێ و لە بانک خۆ بێ لەسەر حسابەکەت و حسابی یەک تەڕەتر بۆ یەکێتی و پارتی ناکەیتەوە بە حیاتێ ئەمە هێ ترسەکە کاکە گیان اینجا دوایەوەیش کاکە مەسعود بازانی بە میوانم بیت وڵات بە میوانیشم بیت باوەڕ ناکەم قبوڵی بکەم و ڕەنگە پەتاتەی سوورەکراویش بۆ دابنێم بارحاڵ ئەوە بۆ خۆشیە بڵێت ئەمە لە ئاسی دنیاە خۆشەویستان سیستەم ببێ بە بانقیتر ئەم کاشە ئەبێت تەواو بێ لە ڕاستیە ناکرێتەوە مانگە فەردەیە پارەی بە گیرفان تا داهەنیشێ بێ بۆ شوێنێک ئاوەرن ڕیز ببن ئاوە عیب و شوورەی وەڵامە ئاشتانەیێنێ هەیە 3 ڕۆژ هەفتەیەک ئەڕوا بۆی مەعاش خانشینەکەی بەگرێت کاکەمە عیبە برا ئەمە کەی باوی ئەم شتەماوە بە قوربان هەر باوی نەماوە ئەسڵا ئەمە سیستەمی جیهانیە و دەوای لێیە کاکە هەموو کەسێک لە کوردستان و لە عێراقا ئەبێ بانک کارتی بانکی خۆی لە گیرفان نابێ و ئەبێ پارە بڕژێ لەسەر حسابەکەی خۆی ئەمە چێتۆ خەڵک ڕیزەکەی پیاوی پیرماڵەوە بێ لەسەرا ئەمرد بۆ موچە لە گەرمای ئەخنکە لەبەر خاتی موچە ئەمە شەرمەزاریە مەسعود بازانی تۆ بۆ دزی ناوە هەژماری من کاکە ئەترسن لەوەی کە موچە لە بەغاوە بدرێ بۆ خەڵکە حساب بێ بە بانک من مۆزەفی حکوومەتم لە هەولێر یا لە دهۆک پارتیم یەکێتیم حیسکم هەچێکم پارەی حسابەکەم لە بەغاوە حسابی یەک تەرەتور بۆ ئێوە ناکەم ئەوە ئێوە ئالەوە تۆقی من کاکە ئەمە ئەسڵی مەسەلەکەی ئەگەنا بەخوا هەرێم و کوردایەتی و ئەمانش نییە بە هەر خەڵ خواتان لەگەڵ عەزیزانی ئارام ئەحمەد وەکو وتم خۆ پێغەمبەر ئارام ئەحمەدتان بۆ بێڵێ بۆی قسەی ڕاستان بۆ بکە بۆ ئێوەی عەزیزان و خۆشەویستان بەڵام کاکە بەجۆم کەن عەزیزان بەجۆم کەن کاکە هەر جۆر لە قسەکانم مەکردن ویتر ڕەفتاری پێ نەکەن وەڵا عیبە کاکە ژیان 25 ساڵە من بۆ ئێوە قساکەم کاکە بەخوا عیبە هەرە وەڵا دەیخواتان لەگەڵ خۆشەویستانی خۆ پێغەمبەر سەلامەتان بۆ ناکوژێتەوە باوکم چییە خەبەر چییە